الله عليه وسلم دوو کەس هەبوون زۆر پشتیوانیان دەکرد. یەکیان مامەی بوو ئەبوو تالیب، یەکێکشان خەدیجەی خێزانی بوو ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ. کاتی ئەم دوانە وەفاتیان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بێتاقەت بوو. خوای گەورە ویستی دڵی بداتەوە، دڵنەوایی بکات. بۆیە خوای گەورە گەشتێک و سەفەرێکی زۆر مبارەکی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادە کرد بۆ دڵنەواییکردنی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم، بۆ ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتەی کە لە شاری مەکەدا تووشی بوو، بۆی زیاتر خوای گەورە دڵی ثابت کا و جێگیر کا. دڵنەواییەکی زۆر گەورە بۆی ئینسان کاتێک کە ناخۆشی و ناڕەحەتی هەبوو ئەبێ دڵنەوایی بکرێ، نابێ بترسێنرێ، نابێ بێورەی بکەی. خوای گەورە بە گەشتێکی پیرۆز و مبارەک کە ئیسرا و میعراج بوو، خۆشەویستی خوای صلی الله عليه وسلم بەرز کردەوە بۆ ئاسمانەکان، چونکە لە دوای مردنی مامەی و خێزانی ناخۆشی ناڕەحەتی تریش لە دوای ئیسرا و میعراج لە پێشی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەوش بریتیە لەو هەموو ناڕەحەتەی کە تووشی ئەبێ، ئەو هەموو جەنگەی کە بەرەو ڕووی دەبێتەوە، مردنی مناڵەکانی، ئەو هەموو ناخۆشی ناڕەحەتەی کە تووشی دەبێ. بۆیە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیسەکەی صحیح بوخاری مسلمدا دەفەرمێ کاتێکم زانی سەق خەوتب، یان چۆن دەڵێ بە خەوتو و بە خەبەر بووم، لەو بەینەدا بووم، سەقفەکە کرایەوە، جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ دابەزیە خوارەوە، بەڕاستی کارەساتە، ئەمە شەوە. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ دابەزیە خوارەوە، سنگمی شەق کرد، چۆن فەتحی سەدر دەکرێت، ئەفەرمێ سنگمی شەق کرد. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم دڵمی دەرکرد. جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ یەکەم عملیاتێک کە لەسەر زەویە کرابێ جوبرەئیل بۆ کردوێتی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مناڵیە و لە ئیسرا و میعراجە دووبارە سنگی شەق کرایەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دڵمی دەرکرد لە ناو تەشتێکی ئاڵتونە بە ئاوی زەمزەم دڵمی پاک کردە و دڵمی شۆرد، بەڵام دڵی ئێمە نەشۆراوە. بۆیە شەو و ڕۆژ گوناه دەکەین، شەو و ڕۆژ تاوان دەکەین و دڵمان پێی خۆشە، مرتاحین پێی. بەڵام خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پەیامێکی زۆر گرنگی پێیە، ئەبێ دڵە پاکەکەی پاکتر بکرێتەوە. لە ناو تەشتێکی ئاڵتونە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم جوبرەئیل دڵی کاتێک کە سنگی شەقەکە دڵی دەرئەکا و دەیشۆرێ، دەفەرمێ ئەمجا تەشتێکی هێنا، نازان تەشتەکە گەورەی بچووکە ئێمە نازانین، بەس ئاڵتونەویش پڕ بوو لە ئیمان و حکمت. ئەفەرمێ ئەو تەشتە ئیمان و حکمەتەی کردە ناو دڵی مندا، ئەمجا دەفەرمێت دڵمی خسە جێگای خۆی و دووبارە سنگمی دابەیەکە و دووریەوە بە فەرمانی خوا. ئەمجا فەرمووی دەستم بەری ئەی محەممەد صلی الله عليه وسلم با بڕۆین. یەکەم خاڵێ خوای گەورە دڵنەوەی پێغەمبەری خوا دەکاتەوە صلی الله عليه وسلم، دڵی پاک دەکاتەوە، هەرچەندێ خۆی پاک و بێگەرد بوو، سەلامی خوای لەسەر بێ، چونکە ئەمە بەڕاستی دڵنەوایەکی زۆر گەورەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەفەرمێت دەستمی گرت جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ، فەرمووی با بڕۆین بۆ ئیسرا و میعراج. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوای مردنی مامی ئەبوو تالیب، دوای مردنی باشترین پشتیوانی کە خێزانەکەی بوو، بەردەوام دڵنەوایی پێغەمبەری خوای دەکردەوە صلی الله عليه وسلم. مەترسە، هەر کاتێک کە یەکەم جار وەحی بۆ هات، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم زۆر ترسا، فەرمی نەخێر مەترسە ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم، واللهی خوای گەورە قەت تۆ زەلیل ناکە، مەترسە، دڵنەوایی دەکاتەوە. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەمانەی لە دەستدا حەساریان خستە سەری قوڕەیشیەکان خۆی و سەحابەکان، بۆیە ناچار بوو بڕوات بۆ تایف، بەو گەرمایە کەوتە ڕێ، بۆی کە لەوێ ڕێگایەکی دەستکەوێت، چونکە لە شاری مەکە شاری خۆیدا جێی نابێتەوە. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەو ناڕەحەتیە ڕۆشت، بەڵکو لەوێ
باوەشی بۆ بکەنەوە بەڵکو لەوێ یارمەتی بدەن. بەڵام کاتێک کە ڕۆژ بۆ ویانە بەڵێ لەویانە بە قسەیشیان نەکرد، بەڵکو سوکایەتیشیان پێکرد، بە مناڵ و بە کۆیلەکانیان وت دەی محەممەد صلی الله عليه وسلم بەردباران کەن، حتا برینداریان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریندار بوو، بە ناومیەتی گەڕایەوە. دەفەرمێ کاتێکم زانی هەورێک لەبان سەرمە، لە شوێنێک وەستام کاتێکم زانی هەورێک لەبان سەرمە، کە حەدیثەکە لە صحیح بوخاریایە، هەورێک سێبەری بۆم کرد بەو گەرمایە. دەفەرمێ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ لە ناو هەورەکە و بانگی کردم ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەمە دڵنەواییە، دڵنەوایی، چونکە ئێستا لی دراوە، بەردباران کراوە، قسەی پێکراوە، خوا دڵنەوایی دەکات بەم سەفەرە مبارەکە. دەفەرمێ جوبرەئیل فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بانگی کردم خوای گەورە ئاگادارە کە ئەو قەومە چیان کرد بە تۆ، کە چەندێ سوکایەتیان بە تۆ کرد و بێڕێزیان بە تۆ کرد، مناڵیان بەرداوەت و وەی کە لێت بدەن، عەزێتت دەن، بەربارانت کەن. خوای گەورە ئەوە مەلایکی شاخەکانی ناردووە کە خوای گەورە هەموو شاخەکانی بەو سپاردووە، مەلایکی هەموو شاخەکانی سەر زەوی. دەی فەرمان بکە، چی فەرمانێکت دەوێ فەرمان کە. ئەفەرمێ مەلایکی شاخەکان خوا دەزانێت چەندێک گەورەیە. مەلایکەی بتوانێت دوو شاخی زەبەلەح ئاوا بدا بە یەکە، ئەبێ چەندێک زەخم گەورە بێ. ئەمە دڵنەواییە. دەفەرمێ مەلایکی شاخەکان سەلامی خوای لەسەر بێ سەلامی لێم کرد و بانگی کردم ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بەس فەرمان بکە، بەس ڕازی بە ئێستا ئەو ئەهلی تائیفە کە بەردبارانیان کردی، ئێستا هەردوو شاخەکە ئەدەم بە یەکاو لە ناو شاخەکە هەمویان کەپسەکەم و هەمویان لەناوە بم، بەس فەرمان کە، خوا منی ناردۆ بەلای تۆ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم نەخێر، من بۆ ڕازی نابم، منیان بەردباران کرد، سوکایەتیان پێم کرد، گوێنیان پێمدا، لێمیاندا، بەڵام بەخوا بۆ ڕازی نابم. بەڵکو خوای گەورە لە پشتی ئەم بێدینانە کۆمەڵە کەسێک پەیدا بکە، خوا بە تاک و تەنها بپەرستن، تازە ئەمان دەستیان لێ بشۆرە، بەڵکو مناڵەکانیان باش بێ، با لە ناو نەچن. ئەوە ڕەحمی پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم. فەرمی بۆی ڕازی نابم، بەڵێ بێگومان لە پشتی ئەوانە کۆمەڵە کەسێکی زۆر ڕێک و پێک و خواناز دەرچوو. خوای گەورە بەم سەفەرە دەیەوێت دڵنەوایی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم، بەڵام پێش ئەوەی سەفەری پێ بکات بۆ ئیسرا و میعراج بە مەلایکەی خوا دڵنەوایی دەکات چیت پێویستە با بۆ جێبەجێکەین. ئەوە فەرمانی خوایە. ئەم گەشتە پیرۆزە بۆ دڵنەواییکردنی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. خوای گەورە میهرەبان دەیەوێت بەم سەفەرە پیرۆزە کە ئیسرا و میعراج بوو دڵنەوایی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم، زیاتر دڵی جێگیر و ثابت بکە لەسەر دعوەکردن و بانگەوازکردن. بەهۆی ئەم ئیسرا و میعراجەوە زیاتر دڵی جێگیر بێ لەسەر عیبادەت و خواپەرستی. بۆیە دەفەرمێ کاتێک کە چوومە ئاسمانی حەوتەم، لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتوە، ئەفەرمێ لەوێ ئیبراهیم پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک لە پێغەمبەرانی بینی لە ئاسمانەکان سەلامی خوایە لەسەر بێ، ئەمە دڵنەواییە. بەڵام دەفەرمێ کاتێکم زانی لە ئاسمانی حەوتەم شوێنێکم بینی ماڵێک بوو چۆن لەسەر زەویا کەعبە هەیە، لەوێش لە ئاسمانی حەوتەم بەیت المەعموور هەبوو، ئەو بەیتەی بەردەوام ئاوەدانە. ئەفەرمێ وتم ئەی جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ ئەمە چییە؟ ئەم ماڵە چییە لە ئاسمانی حەوتەم؟ بەڵام ئەڵێن لە ئاستی کەعبەیە، ئەوە خوا دەزانی، ئێمە نازانین. دەفەرمێ ئەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەوە بەیت المەعموورە، چۆن لە دنیا کەعبە هەیە، لە ئاسمانیش بەیت المەعموور هەیە، لە ئاسمانی حەوتەم. هەموو ڕۆژێک 7,000 مەلایکە دەڕواتە نایە و عیبادەتی تێدا دەکات. بەڵێ دەفەرمێ یوصلی فیه كل يوم، هەموو ڕۆژێک نوێژی تیاکە 70,000 7,000 مەلایکە دەڕواتە ناوی عیبادەتی خوا دەکات. خوا دەزانێت چەندێک گەورە و چۆنی من نازانین. بەڵام دەفەرمێ کاتێکە ڕۆشتنە نایەوە ئیتر هەتا ڕۆژی قیامەت جارێتە سەریان نایە دووبارە بێت ناو بەیت المەعموور. ئەوە نە مەلایکە زۆرە، هەر یەک جار سەریان دێ بچن ناو ئەو بەیت المەعموورە و عیبادەتی خوا بکەن.
کاتێککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە بینێ بێگومان زیاتر خوای گەورە دڵنەوایی دەکا و دڵی زیاتر بە عیبادەتی خوا خۆش دەبێ، دڵی زیاتر ثابت دەبێ، جێگیر دەبێ بە عیبادەتی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەم مەلایکانە دەبینێ بەم شێوەیە هەموو ڕۆژێ 700,000 مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ دەڕۆن ناو ئەو بەیت المەعموورەوە عیبادەت بۆ خوا دەکەن و جارێکی تە تا ڕۆژی قیامەت سەرەیان نایە. کەواتە ئیسرا و میعراج دڵنەوایەکی گەورە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە و میهرەبان خۆشەویستەکانی خۆی لە پێغەمبەران و لە پیاوچاکان سەلام و ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ نایەن هێڵێتەوە لە ناو خەم و خەفەت و ئازارا بن. دوای ناخۆشی خۆشی دێ، دوای ناڕەحەتی فەریحیە ئینشاءالله. خوای گەورە خۆشەویستانی خۆی بە خەم و خەفەت و ئازارەوە ناهێڵێتەوە. کاتێککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو ئازاری توش بوو، بەڕاستی لەسکی دایکی بوو باوکی مرد، لە تەمەنی 6 ساڵیە دایکی لەدەستدا، باپیرەی مرد، مامەی مرد، ئەبوو تالیب خێزانی مرد، ناوسکی وشتر و حیوانیان کرد بەسەریدا. ئەو هەموو ناخۆشی و ناڕەحەتی و سوکایەتی و جوێندانە بێگومان خوای گەورە دڵی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەداتەوە دڵنەوایی دەکات. خوای گەورە نایەڵێ ئەم خەم و خەفەت و ئازار هەر بەردەوام بێ. بۆیە خوای گەورە بە ئیسرا و میعراج دڵنەوایی خۆشەویستی خوای کردەوە صلی الله عليه وسلم بۆی خەم و خەفەتی بڕوا. و خوای گەورە بە ئیسرا و میعراج پەیامێکی دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێککە بەهەشت و جەهەنەمی بینی، هەموو شتەکانی بینی، فەرمووی ئەمە ڕێز و حرمەتی ئێمەیە بۆ تۆ. بۆیە پەیامێکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر ئەهلی زەوی بێدینەکانی سەرزەوی ڕقیان لە تۆ بێ و سوکایەتیت پێ بکەن، پەیامەکەی تۆ ڕەفزکەن و قبوڵی نەکەن، ئەوە دڵنیا بە ئەهلی ئاسمان ئەڵڵا ئەمجا ئەو مەلایکە بەڕێزانی کە لە ئاسمانەکانن ئەوان تۆیان قبوڵە و ڕێزت لێ دەگرن. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم خوا بە جۆرێک ڕێزی لێگرت گەیاندێ جێگایەک هیچ مەلایکێ پێی نەگەیشتوە تا ئێستا، هیچ پێغەمبەرێکیش پێی نەگەیشتوە سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە بەرزی کردەوە بۆ سەروی خۆر و مانگ و ئەستێرەکان و هەسارەکان. بۆیە ئەوە گرنگە لای خوا بەرز بی، لای خوا بڵند بی. خەڵکیت پێڵێ لەسەر زەویە با بیڵێ، بینی خۆت و خوا باوەدان بێ، بینی خۆت و خەڵکیش وێران بێ، هیچ کێشەیەکت نەبێ. کەواتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بزانە خوا چەندێ تۆی بەرز کردەوە، با خەڵکی سەر زەوی ڕقی لێت بێ، تۆ لای خوا زۆر بەرز و بڵندی، تۆ زۆر گەورەی. کەواتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح بوخاری مسلمدا دەفەرمێ وەڵڵاهی گەشتمە جێگایەک و مستەوایەک لە ئاسمانی حەوتەم و دوای ئەوە، وەڵڵاهی گەشتمە جێگایەک قەڵەمی خوا هەیە، قەڵەم گەورەترین یعنی خوای گەورە یەکەم مەخلوقێکە دروستی کردووە پێش عەرش و ئەرز و ئاسمان هەموو شتێک، ئەو قەڵەمەیە کە هەموو قەزا و قەدەری نووسیوە. ئەفەرمێ قەڵەمی خوای گەورەم بینی، گەشتمە شوێنێک گوێم لێ بوو قەڵەمەکەی خوای گەورە نووسینی دەکرد، بەڵام خوا دەزانێت چۆن نووسین دەکات. خوای گەورە دەفەرمێ بنووسە، دەنووسێ. ئەفەرمێ گوێم لە جیرە و دەنگی قەڵەمەکە بوو نووسینی دەکرد. خوای گەورە ئەوەندە پێغەمبەری خوای خۆشویست صلی الله عليه وسلم گوێی لە قەڵەمی خوا بۆ کە نووسینی کردووە، دەنگی کاتێکە لە کاغەزێ لە شتێ دەنووسێ. خوا ئەوە بەرزی کردوتەوە، ئێمەش بە قسەی ناکەین، ئێمەش بێوەفاین بەرامبەری ئەو بۆ ئێمە گریا، بەڵام کوا ئافرەتەکانی ئێمە لە بازاڕەکان و لە شوێنەکانە فەرمانی ئەو جێبەجێ دەکەن. خۆداپۆشین و حیجاب و باڵاپۆشی فەرمانی خوایە، ئەوە شتێک نییە بڵێ وەڵام من نەگەشتمەتە قەناعەت، ئەمە پەیوەندی بە قەناعەتەوە نییە، ئەمە فەرمانی خوایە، ئەبێ خۆت داپۆشی. بەدەستی تۆ نییە وەڵا با بگەمە قەناعەت، قەناعەتی تۆ لای خوا نایخوات،
خوا ئەوەندە پێغەمبەری خوای بەرز کردوتە صلی الله عليه وسلم ئێمەش دڵمان بەبێ دینەکان خۆشە بە یاریزانەکان خۆشە بەوانە هەڵە دەین. بەڵێ خۆشەویستان لەم سەفەرە مبارەکەی ئیسرا میعراجە خوای گەورە و میهرەبان دڵنەوەی پێغەمبەری خوا دەکاتەوە صلی الله عليه وسلم بە چی؟ خوای گەورە فەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم 50 نوێژ لەسەر خۆت و ئومەتەکەت فەرز کراوە. ئەو حەدیسەکەمان بیستۆ کە چەند جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مراجعەی خوای گەورە دەکا و موسا پێی دەفەرمێ سەلامی خوای لەسەر بێ بگەڕێرەوە بەخوای هێشتا زۆرە لە 50 نوێژەکەەوە دێتە سەر 5 نوێژ. خوای گەورە فەرمێ من لە قسەی خۆم پەشیمان نابمەوە. لەناو لەوح المەحفوظە نووسراوە 50 نوێژ، بەڵام ئەوەی 5 نوێژەکە بکا خێری 50 نوێژەکەی بۆ دەنووسن. واتە ئێستا نوێژی نیوەڕۆت کرد تۆ خێری دەنی وەڕۆت بۆ نووسراوە. خوای گەورە فەرمی من چاکە یەک بە دەنووسم. واتە تۆ کاتێک کە 5 فەرز دەکەی خوا خێری 50 فەرز بۆ دەنووسێ. یەک ڕکات بکەی خوا خێری 10 ڕکات بۆ دەنووسێ. کەواتە تۆ یەک ساڵێک نوێژ بکەی خوای گەورە خێری 10 ساڵ نوێژت بۆ دەنووسێ. ئەمە تەمەندرێژیەکە، ئەمە بەرەکەتێکە. خوای گەورە میهرەبان دڵنەوەی پێغەمبەری خوای کە صلی الله عليه وسلم بەوەی کە نوێژی لەسەری ئاسان کرد لەسەر خۆی ئومەتەکەی، بەڵام بۆش دڵنەوەی کردەوە کە خەمت نەبێ ئەوەشی 5 نوێژەکە بکە خێری 50 نوێژەکەی هەر بۆ دەنووسن. ئەوە بەرەکەتی خوایە. ئەوە سەفەری ئیسرا و میعراج بوو. ئەمە کورتەیەک بوو لە باسی ئیسرا و میعراج. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم شەوڕەوی پێکرا و بەرز کرایەوە بۆ ئاسمانەکان. دەی 1970 ترێ من باسم نەکردووە، بەڵام ئەوەندە بەسمانە کە بزانین خوای گەورە و میهرەبان بەم سەفەرە پیرۆز و مبارەکە دڵنەوەی پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم. ئێمەش هەر کەسێک لە ناخۆشی و ناڕەحەتیا بوو دڵنەوەی بکەین، نەک خەمباری بکەین، نەک باری قورستر و گرانتر بکەین. خوای گەورە فێرمان دەکا بەم سەفەرە پیرۆزە دڵنەوەی خۆشەویستان بکەن، دڵنەوەی خەڵک بکەن، باریان قورس مەکەن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعي خيان كدوا خوايا أواني نخوش شفايا بدي خوايا أواني خنبار بطاقة لسريان لا بري. يا ربي خوايا أواني قرزاريان بودا بركي خوايا رحم ومهرباني خود برجيني بسر معنا خوايا للشر وبلاو آجاو بدون من كي خوايا آخر من بخير بجيري نيوج وروج عبادت من قبول كي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.